باوکی ئەمەزۆنم هەموو دنیا ئەزانێ باوکی لە باوکی دلۆ ڕۆیم بەلای باوکی ئەمەزۆن ئەخە لەبەر ئەوەی ئیسەکانە من باوکی ئەمەزۆنم لەبەرەوەی ئەمەزۆنەکان زۆریانم فێر کرد ئێستا من قوتابخانەم باوکی ئەمەزۆنش بەس لە خۆم جوانەها کەس ئەو لە باوکی ئەمەزۆن و باوکی دلۆڤانم قبولی هیچ کەسێکشم نییە بەڕاستی پێم ناخۆش هەر کەسە بڵێ من باوکی ئەمەزۆنم. یا الله السلام علیکم ورحمة الله وبرکاته. کاکت لۆیجان دانیشتە باوەکە زۆر زۆر سپاس بۆ ئەم چاوپێککەوتنا لەگەڵ باوکی ئەمەزۆنە لەگەڵ پاشای ئەمەزۆنە لەگەڵ بێحەلەکەی کەرکووکە و حەلی نییە. من سەرەتای دەستپێکردنم بە ناوی خوای گەورە و میهرەبان دوجار دەست پێەکەم بە فرۆشتنی ئەشیاکان لە ڕێگای تیکتۆکەوە بە لایڤی ڕاستەوخۆ ئەشیاکانم عەرزەکەم بۆ ئەو خەڵکە ئیتر ئەشیاکان جۆرا جۆرە هەموو بابەتێک لە خۆی ئەگرێت یعنی ئەوە نییە بڵێ سابت بێ بەس بە جلوبەرگەوە یاخود بڵێ بەس بە ئەلکترۆنیەوە ئیتر هەموو بابەتەکان لە خۆی ئەگرێت بەڵام شەرت ئەوەیە بگەڕی بابەتێک بکڕی پێشکەشی خەڵکی بکەی بە خەڵکەکەی ئەفرۆشی ئیسفادەی لێ بکە خەڵکەکە. ئەشیان دێ با عەرزی کەم دەی بێنە ئەوە نا ئەوە ئەو کارتۆنانە بێنە دەی شتەکان کە عەرزەکەین با بڵێن بەم شێوەیە کە دێنمە پێش شاشەکە هاوڕێیان ئەمی چێتەمان هەیە کوالێتەکەی بەو شێوەیە بۆ بەریتانیا دروستکراوە کوالێتێکی زۆر زۆر بەرز و چاکیەیە ئەمە لە بازاڕی ئەمەزۆنا لێ دێن بای 150,000 ئێمە تەنهای دێنە 20,000. شتەکانم هەمووی ئۆرجیناڵە شتەکانم هەمووی براندا شتی سینیم لەلانە من ئەگە بمێشتی سینی بدەمە خەڵک خۆ ئێستا لە بازاڕە با بڵێن لە بۆ نمونەرجا لە شەقامی کۆماری لە کەرکووک هەر بابەتێکە سینی بووە لە بازاڕ هەیە ئیتر لە ئایربوتەڵێ لە پاوەربانکەڵێ لە جیازی مۆبایلەڵێ لە هێدسێتەڵێ لە هەر بابەتێک تو بتێ شتی سینیە لە بازاڕە خەڵک جەباچێ بەخۆی بە تازەی بیکڕێ بۆچی بێ لە لای من بیکڕێ بەڵاموانەی کە من هەمە کاک محەممەد ئەگەر من تۆ ئاماژەی پێ بکەین لێرانە سین بۆ چۆن نووسیوێتی سین بۆ چۆ دروستی کردەوە یوکەی بۆ بەریتانیا یعنی من حەزەکەم زۆر ئەو خەڵکە وشیارکەمەوە بڵێم لە شتی سینی خۆت بپارێزە طبعا مەخزنەکانش لەگەڵ ڕێزم بۆ تەواوی ئەوانەی کە مەخزنیان هەیە شتی سینی بە خەڵکە فرۆشن جار وایە لە ناو لایڤێکی ڕاستەخۆیە کارتۆنێکت بۆ ڕژێنێ ئەڵێ ئەمە بایی ئەمە ئەوەندە کیلۆیە بایی 50,000 بای 100,000 شتەکانی ناوی سێرەکەی زیاتر لە 200,000 گرێتەوە بەڵام ئەو شتێکی هێناوێتی ئەمە ئەمەزۆنی پێ ناڵێن ئەوە سینیە و لە بازار هاتۆ عاتڵەکانی بازارە ئەیفرۆشنەوە بە خەڵک. حەزەکەم بیتە پێش ئەمە بۆ عرزکەم ئەم کارتۆنانە ئەمانە خامی بەریتانی ئەسڵە ئەمانە بێغەلوغشە بێغەلوغەشەکە لە چیایە لەوەیە کە ئۆرجیناڵە یعنی بابەتەکان ئەسلیان سبحان الله ماشەڵڵا پاتان پاوقەدەمتان خێرە یەکسەر ئایپاتێ لە سەرەتا بوو ئەمە ئایپاتێک باشە کاک محەممەد سبحان الله ئایپاتێ دیکە الحەمدولله سیکە من ئەمە کیلۆیە کڕم بە 18,000 بە 17,000 ئەوە وجدانە ماسووداکە کە بابەتێک بدەم بە هیچ دوای تەلەفۆنم بۆ کابڵە ڕەحمە لە دایک و باوکت وەڵی تۆ ئەم پارچەشتە داوە بە من زۆر زۆر ئەسڵە زۆر باشە زۆرم پێ ناخۆشەکە شتێ بدەم بە یەکێک و پێم بڵێ وەڵی شتەکەت عادی دەرچوو من بۆ نمونە بە 25,000 بیدەمێ بڵێ لە بازاڕە بە 5,000 ئەو شتم زۆر لەلا ناخۆشە سوپاس بۆخوا و شتە لەلای من ڕووی نەداوە لەبەرەوەی ئەوەی کە ئیکڕم هەر هەمووی لە بازاڕە ئەوانەی کە ئیکڕن کیلۆی بە 7,000 و بە 5,000 و 6,000 من بە دووقات بە سێقات لەوان زیاتر گرانتر ئەیکڕم ئەمە ئەبێ هیچی بێ ئەمە جیازێکە پێم وابێ ئەمە هی لێدانی دڵە ئەمە تو بێ جیازی تو بیشی تایە ئەمە بۆ دڵە قیاس و شتی دڵ ئەوە لەسەر جەستەدایەنەی بۆ فەحس و قیاسی دڵ و ئەو بابەت مشتی عاتڵ نادەمە کەس ئەگە بیدەمێ پێڵم ئەگەر عاتڵ بوو سوتا بوو ئیشی نەکرد بۆم بگەڕێنەوە الحەمدولله باوکی ئەمەزۆنم هەموو دنیا ئەزانێ باوکی لە باوکی دلۆ ڕۆیم بەلای باوکی ئەمەزۆن زۆر جا بەگاڵتە ئەڵێم ئەخە لەبەر ئەوەی ئیسەکانە من باوکی ئەمەزۆنم لەبەرەوەی ئەمەزۆنەکان زۆریانم فێر کرد ئێستا من قوتابخانەم من مامۆستام نییە بۆ خۆم مامۆستای خۆم بوومە بەڵام تەلەبەم زۆرە باوکی ئەمەزۆنش بەس لە خۆم جوانەها کەس ئەو لە باوکی ئەمەزۆن و باوکی دلۆڤانم قبولی هیچ کەسێکشم نییە بەڕاستی پێم ناخۆش هەر کەسە بڵێ من باوکی ئەمەزۆنم چکە باوکی ئەمەزۆن لە لای خۆمە و خۆم ئەو لەقەبەم بە خۆمەوە ناوە کەسش ناوی لێم نەناو